بە خودای داواکان لە حکومەتە ئەو ڕێگای چاکەن لەو گوندانە گوندەی زۆری لەسەرن یعنی نەکە ئیشی گوندایی ڕەوەندیایی کە فەلاحیایی مێژدۆزیایی زۆر وارداتی لەسەیە هەبەخۆ ڕێیەکە مەترسیدار لە بە تۆپ و تەیارە و ئەوەی تورکیایی ئەوەشی هاتە سەر ئێستا و جادە گەلک نەخۆشە ئێستا دەبی بچی ئێستا بچێوێ دەبی 200 هزاردانی بەس تۆ سیارە لە سیارەی خۆت مەسرە بکەیت ینی خدا قبول ناکە حکومەت ئەگەر حیلازی بکە لە ئەم خەڵکەی ئەو ماڵانە هەموو لە ناو تۆزێنە دوسێ زاوعات بدرێت ئەرێ وڵای ئێستا بە حساب دەبی کە بیتەواری جێبەجێکردن على ئەساس قرارە لەو ماوەی واللهی ئەو ڕێگەیە ئەو سیسا سارە لەخنەخۆ قەولە دەرچووە و فەتحی لۆ کرایە و تێکەرە ڕێژ کرایە و لە مێژە لە بە ئەو قەیرانەی ڕاوەستا بووە جا ئێستا خەولە دەست پێ بکرێتەوە ئینشاءڵڵا ژیانێکی زۆر مشکلێ لە ئەو خەڵکە یعنی هەموو تۆزە نتوانی بڕۆی هەموو تاسەیە نتوانی بڕۆی وچی دیکە گوندی زۆر لەسەنە شینایی لەسەنە مێشەوانی لەسەیە مەڕداری لەسەیە ڕێگەشی زۆر ئەوەیە بێمە تو پەیستیفادەیەگە دروست بکرێ لۆ خەڵکی زۆر زۆر باشەبی بەڵێ زیانی زۆر ئارێ وڵا زیانی زۆرە زیان لۆ سیارەیە لۆ مەڕ و ئەویدی مارەیە لێرە لۆ هەموو شتیا بێمە تو تۆز و غوباری لۆ ئەو هەموو ڕەز و باغ و ئەو مارانەیە نەتوانێت و لەو ڕێگایە بڕۆی لە ئیدارەی سۆران ئەمە گرنگجێکی تایبەت بە گوندەکان دەرێن بە سەراحەت نەک بە گوندەکان ینی ئەوە نییە برێن ئەمە جیاوازی بکەین بەڵام ئەوەی پێویستە بۆ سنتری شارەکان بکرێتن هەمان شتیش پێویستە بۆ ناو گوندەکان بکرێتن لە ڕووی خزمەت گوزاری ئاو شەقامەکان بۆ نمونە گوندێکەیە 150 ماڵی لەیە ئەگەر هیچ نەبێتن کوچە و کۆڵانەکانیشان قیرتاو نەکرێت و کۆنکریت نەکرێت بەڵام شەقامێکی ڕئیسی کە بۆ ناو گوندەکە دەسێتن قیرتاو بکرێتن من لەو بەرنامەی سەردانە مەیدانیانە کە کردومە گوندەکانیشی گرتوێتەوە سەردانی زۆربەی گوندەکانی ناو ئیدارە سەر بەخۆی سۆرانیشم کردووە و بەردەوامیش دەبین ئەو ئیمکانەتە لە بەردەستی مەدا ناتوانین هەموو کەم و کووری خزمەت گوزارەکانی پێپڕۆکەینەوە بەڵام بە شێوەیەکی دادپەروەرانەدا بەش دەکەین بەسەر هەموو قەزا و ناحیە و گوندەکان هەر کەسەوە بەشی خۆی بەبەر بکەوێتن و هەوڵ دەدەین کۆسکردنی خەڵکانێک لە گوندەکانەوە بە هۆکاری نەبوونی خزمەت گوزاری نەبێتن بۆ ناو سەنتەری شار.